بڵێ زانیاریەکان چین لەسەر خنکانی ئەم گەنجەی کە ئەمڕۆ بەڵێ کاتژمێر دوو تلوێ خولەک ئاگدار کراینەوە کە حاڵەتێکی خنکان هەیە لە نێو ڕووباری گەلی عەلیبەگ دەست بەجێ تیمەکانمان لە بنکەی پاراستنی ئاوی و ڕووباری سۆران و تیمەکانی ڕزگارکردن گەیشتنە شوێنی ڕووداوەکە دەرکەوت دیارە گەنجێکی تەمەن 16 ساڵان دانیشتوی قەزای خەلیفان لەگەڵ چەند هاوڕێکی تری بە مەستی مەلەوانی ڕویان لەم شوێنە کردووە بەداخەوە گیانی لەدەستداوە دوای ماوەیەکی کەم لە کەمتر لە 20 خولەک تیمەکانمان توانیان تەرمەکەی لەژێر ئاو دەربکەن و گواستمانەوە بۆ نەخۆشخانە و دواتر بۆ توێکاری پزیشکی ئێستا لە پزیشکیدا دیە بۆ ئەوەی تەسلیمی خانەوادەکەی بکرێتەوە. ئەوە سەرەتا باسەکرا گەشتیار بێت بەچمە بەستێک لێ بۆ هەر مەلەوانی کردووە خود ئەو شوێنەی لێکەوتۆتە ئاو تا چەند قوڵ بۆ شوێنەکە. بەڵێ ئێمە زۆر جار زانیارە سەرەتایەکان کاتێک بە ئێمە دەدرێن لەگەڵ دوای ئەوەی پشتڕاست دەکەینەوە ینی جیاوازی دەبێت لە نێوان زانیارە سەرەتایەکان و زانیارە پشتڕاستکراوەکان چکە کاتێک کەسێک پەیوەندی دەکات ئێمە لەسەر ئەم بنەمای و پەیوەندی وەکو زانیاری سەرەتایی دایدەنێن ئێمە شو ئاگادارکەینەوەکەوە گەشتیارێکی تەمەن 25 ساڵانە بەڵام دوای ئەوەی تەرمەکەمان دەرێ ناو کەس و کارەکەی پەیوەندیان کرد ناوبراو بە ناوی محەممەد حەسەن محەممەدە تەمەنی 16 ساڵە خەڵکی قەزای دانیشتووی قەزای خەلیفانە لەگەڵ مامێکی و هاوڕێیەکی تری بەمەستی مەلەوانی بەوتەی مامەکەی بەوەستی مەلەوانی لەوێ بووینە بەداخەوە بەهۆی ئەوەی مەلەوانێکی باش نەبووە ئەم شوێنەدا خنکاوە بەپێی زانیاری تیمەکانی ئێمە زیاتر لە 5 مەتر قوڵ بووە دیارە مەلەوانێکی زۆر باشش نەبووە ئەم ساڵ ئەمە چوارەم حاڵەتی خنکانە لە سنووری بەڕێوەراتیمان تۆمار دەکرێت.